لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني 283 لوانا كاين تفسير قرآن بيروز بما وخزمتان بمن بس رزامندي خواهي قول وهبادان ايوي آزي السود اللي بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله يخفون في أنفسهم ما لا يبدون لك يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم والله عليم بذات الصدور. بەڵخۆشەویستان دیارە ئەو ئاەتە پیرۆزە لەوانەی ڕابردووش لە خزمەتی دابووین کە خوای گەورە دەفەرمی لە پاشان خوای گەورە لە دوای ئەو غەمانەی کەوا بەسەرتان هات ئەوجا خوای گەورە ئەمن و ئەمانێکی خستە سەرتان کە بریتی بوو لە بۆرژان کە کۆمەڵێک لەنگۆی داپۆشی و کۆمەڵێکی تر کەوا خۆیان لا گرنگ بوو گومانی خراپیان بەخوا دەبر گومانی ئەهلی جاهلیەت کاتێک کە دەیانگۆ هیچ شتێک بەدەست ئێمەیە قل إن الأمر كله لله پێیان بڵێ یا رسول الله صلى الله عليه وسلم و هەموو ئیماندارێک ئەو کەسانی کەوا گومانی خراپ بەخوا دەبن بڵێن إن الأمر كله لله پێی بڵێن هەموو ئەمر خوایە سبحانه وتعالى وەکو لەوانەی ڕاوج باسمان کردواتە ئوموری شەرعی هەر بەدەست خوایە کەوا حەلال دەکا و حەرام دەکا هەر خوش ئەو حەقەی هەیە سبحانه وتعالى حەلال ئەو حەلالەیە کە خوا حەلالی کردیە حرامش ئەو حرامەیە کە خوا حرامی کردیە کەواتە لە ئوموری شەرعی هەر خوا خاوەنی ئەمرە و لە ئوموری کەونیش هەر خوایە سبحانه وتعالى ئەمری خوا نافزە لەو کەونە و لەو بوونەوەرەی هەر خوایە ئیدا ئەرادە شەیئەن ئەن یەقولە لەهو کون فەیەکون. ئەوجا خوای گەورە باسییان دەکات زیاتر یخفون في ئەنفوسهم ما لا يبدون لك ئەوانەی کەوا گومانی خراپیان بەخوا دەبرد دەیانگو هیچ شتێک لە بۆ ئێمە نییە واتە ئەگەر لە دەستەوان باشتر دەبوو دەفەرمی شتانێک لە ناودڵ و دەرونیان دەشارنەوە کە لە بۆ توی باس ناکەن بەڵام ئەوە خوایە عالمی غەیب و شەهادەیە خوای گەورە ئاگاداری هەموو شتەکان ئەوەی لە ناو دڵیشیانە خوای گەورە کەشفی دەکات یخفون في ئەنفوسهم ما لا يبدون لك لە ناو دڵیان شتانێک دەشارنەوە کە لە بۆ توی باس ناکەن چ دەڵێن لە ناو دڵیان يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا دەڵێن ئەگەر بێت و لە دەستە مەبوایە ئەگەر بەڕەئی مەبوایە ئەگەر بە قسەی ئێمە بوایە ما قتلنا هاهنا ئێستا لێرە نەدەکوژراین ئێستا لە ئوحود نەدەکوژراین قل لو كنتم وەس طبعا لێردا وەکو لە کتوبی سیرەی باسییان کردێ چێ بۆ ئەو قسانەی دەکرد ئیبن جەریر تەبەری دەڵێ معتبی کوڕی قوشەیر لە بەنی عەمری کوڕی عەوف ئەو کەسە بوو ئەو قسەی دەکرد ئەو جۆکو دەجێڕێتەوە دەڵێ عەبدوڵڵای کوڕی زوبەیر لە زوبەیر دەجێڕێتەوە دەڵێ والله إني لأسمع قول معتب بن قشير والله ئەمن گوێم لە قەولی معتبی کوڕی قوشەیر بوو والنعاس يغشاني لە کاتێکدا کەوا ئەم لەو کەسانە بووم کەوا بۆرژان بەسەرمدا دەهات ما أسمعه إلا كالحلم حين قال وەکو خەونێک جۆم لێ دەبوو کە ئەو معتب ئەو قسەی دەکرد دەیگوت لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا دەیگوت ئەگەر بێت شتێک لە دەست ئێمە بوایە ئەوە لێرە نەدەکوژراین
کەواتە ئەوەی کەوا لە دڵیانە لە بۆ توی باز ناکەین لە نێوانی یەکتری باز دەکەن دایانگۆ لەو کانە لەنا من الأمر شيء ما قتلنا هاهنا وەکو زوبەیر لەم جۆم لێ بۆ پیاوای دەگو ئەمنیش دەبۆرژام وەکو خەونێک جۆم لێ بۆ قسەی دەکرد ئەگەر بەدەست ئێمە باە لێرە نەدەکوژراین. خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ قل لو كنتم في بيوتكم ئەگەر ئەنگۆ لە ماڵەکانی خۆتان بان نەکەن لە مەدینە کەوا ڕەئی کۆمەڵێک لەوان وابوو کەوا لە مەدینە دەرنەچون لە ناو مەدینە دیفاع بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ڕەیەدا بوو بەڵام کە دیتی زۆربەی لەگەڵ ڕەئی دەرچوونن دەرچوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەعلەم الناس بالله لە هەموو کەسێک شارداترە بەخوا سبحانه وتعالى دیارە مقتنع بوو مطمئن بوو قەدەری خوای و دەبی دەربچن. ئیتر ئەو کەسانی کە دەیانگو ئەگەر بە قسەی ئێمە با دەرنەدەچوین لە مەدینە خوای گەورە دەفەرمێ نەکەن لە مەدینە ئەگەر لە ناو ماڵەکانی خۆشتان بان قل لو كنت في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم ئەگەر لە ناو ماڵەکانی خۆشتان بان هیچ مەجالی تێدا نەبوو لەبەرەزە ئەی لە خەڕەجە ئەوانەی کەوا كتب عليهم القتل ئەوانەی کەوا لەسەریان نووسرا بوو کە لەو غەزوەیە شەهید بن کە 70 سەحابی شەهید بوو ئەوانەی کە لەسەریان نووسرایە کەوا شەهید بن ئەگەر لە ماڵی خۆشیان بان دەردەچون لە ماڵێ لە بۆ چێن دەر إلى مضاجعهم مضاجع جەمعی مەضجع واتە جێگای پالدانەوە. یعنی چی؟ یعنی ئەو کەسانی کەوا قەدەری خواوا بوو کە لە ئوحد شەهید بن ئەگەر لە مەدینەش لە ناو ماڵەکانی خۆیان بووان دەبا دەربچن لە ماڵەکانی خۆیان بێنە ئەو جێگای کە لێی کوژران لەوێن دەرێ بکوژرێن. سبحان الله دەبا بێنە ئەو جێگایش نەکە لە ماڵی خۆیان. یعنی بە تەسەوری ئینسان دەڵێ باشەوە عەجەلی هاتبوو ئەگەر لەوێش نەکوژرابە لە ماڵی خۆشی با دەمرد نەدەبا لە ماڵی خۆشی بمری دەبوایە بێتە ئەو جێگای کە لەوێن دەرێ دەکوژرێ لەوێن دەرێ بکوژرێ. سبحان الله ئەو قەزیەشی زۆر مهمە. ئەوەلەن إلى مضاجعهم ئەوەش وەکو زانان دەفەرمێن یەک لە بەڵگەکانە کە شەهید لە چێن دەرێ دەکوژرێ لەوێن دەرێ ئەسڵ وا بنێژرێ لەبەرەوەی ئەو سەحابانە کە لەوێ شەهید بوون هەندێک لە هاوڵانیان و یاخود هەندێک لە نزیکانیان دەیانویست جەنازەکانیان ببەنەوە مەدینە لەوێ بیان نێژن فەرمووی نەخێر بیان جێڕنەوە ئوحد لەوێن دەرێ بیان نێژن لەو جێی کە لێی کوژرایە لەو جێی کە لێی کوژرایە. ئەو یەک. دوو ئەو حقیقەتێکی زۆر مهمە ئەو بەشێکە لە عەقیدەمان وەکو لە ئاەتەکانی پێشووتر هات خوای گەورە سبحانه وتعالى باسێک وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا لەبۆ هیچ نەفسێک نەهاتێ بمری ئیلا بە ئیزنی خوایە بئیزنی کەونی خوا کە کتابا مؤجلا نووسرایتەوە لای خوای گەورە لە لۆح المەحفوظ وهروە لە ئەو کاتێکەوە لە جیدا شتی خوای گەورە فەرمان بە مەلایکە دەکات بنووسرێ ئیتر ئەوە نووسرایتەوە و ئەجەلی دیاریکراوی لە بۆ دەهاندرایە نەک هەر لەو کاتەی لەو جێگایەش دەبی بەو شێوەیەش بمری کە خوا تەقدیری کردیە. سبحان الله لەو جێگای بەو شێوەیەش دەمری کە خوا تەقدیری کردێ سبحانه وتعالى. لێ کاتێکە لە شەیخ الئیسلام دەپرسن ڕەحمەتی خوای لێبی کەسێک کەوا بەدەست کەسێک دەکوژرێ دەڵێن ئەگەر ئەو نەی کوشتبا ئایا هەر دەمرد؟ ئەگەر کەسێک بەدەستی کەسێک کوژرە ئەگەر ئەو نەی کوشتبا هەر دەمرد؟ شەیخ الئیسلام جوابەشی زۆر جوان داتە دەفەرمی خوای گەورە لە قەدەری خوای گەورە وابوو ئەوەیە کەوە ئەو کەسە بەو شێوەی و بەدەست فلانە کەسی دەکوژرێ. زۆر جوانە. یعنی ئێمە پێویست ناکە فەرەزیات دابنێ ئەگەر وانە باوا دەبوو ئەگەر وانە باوا دەبوو دەبوایە بەو شێوەی کە ڕوویدا بەڵام لێرەشدا وەکو بڵێ تەنبیه و ئاگاداریەک معنای ئەوە نییە کە دەڵێن فلانە کەس بەدەست فلانە کەسی کوژرا یعنی ئەو کەسێک کە بەناحەق کەسەش کوشتیە کە ئەو کەسە بڵێ خوا من چ بکەم یعنی خوا وای نووسی بوو ئەوەلان دەڵێن چوزانی خوا ئەوەی نووسی بوو چووی نووسراوی خوا جێبەجێ کرد وانە پاشەوەی کەڕوو دەدا ئەوجا دەزانی خوا وای نووسی بوو بەنسبەت ئێمە. ئەوە یەک. دوو بەڵێ خوا دەیزانی ئەو ها دەکوژرێ خوا دەیزانی ئەو ها دەکوژرێ بەڵام خۆ فەرمانی بە فلانە کەس نەکرد و بیکوژێ لێ ئەو کەسێکەوە سەبەبە و یاخود ئەو مباشەڕەی ئیشەکە دەکات گوناحبارە گوناه و تاوانی قەتل دەکەوتە سەریکەوە گوناهێکی زۆر گەورەیە ئەوەی کە بەناحەق کەسێک دەکوژێ. ئیتر مەسەن بابینەوە خزمەت ئاەتەکە یان ئەو سەحابانی کەوا شەهید بوون لە ئوحد
یعنی خوای گەورە کە تەقدیری کردیە لەوێن دەرێ بکوژرێن دەبا بێن لە ماڵەکانشان دەتون لەوێن دەرێ بکوژرێن یعنی کەواتە کافرەکان هیچ گوناحیان نییە ئەوانیان کوشتێ بەڵێ کافر گوناحبارە بۆ سەبەبی ئەو کوشتنێکە مسلمانی دەکوژی ئەوەی کەوات تەوبەی نەکرد زۆرێک لەو کافرانەی کەوا مسلمانانیان پاشان تەوبەیان کرد ئەوە مەوزوع چکێ بەڵام ئەوەی کەوا لەسەر کوفر ماوە مسلمانانی کوشتیە بە تەئکید گوناحبارە زیادەتەن لە گوناهی کوفرەکەی گوناهی قەتلیشی لەسەرە معنی ئەوە نییە خوا فەرمانی پێکردێ لێرە ئەو دووشتەمان لێ تێکەڵ نەبی خوا فەرمان پێ نەکردێ بچی بە ناحەق خەڵکی بکوژی بەڵام خوا دەشی زانی کەوا دەیکوژی خوا دەیزانی ئەوەی کە لە علمی خوایە ئەوەی کە ڕوو دەدا مطابقە لەگەڵ علمی خوا لێ پێویست ناکە ئێمە خۆمان زۆر یعنی خەفەت بدەینە خۆمان حەسرەت بچێشین لە شتێک کە ڕوویدا لێیە خوای گەورە پێمان دەفەرمی ئەوانەی کەوا لە ماڵەکانی خۆشیان دەبا بستنەوە دەر تاوەکو بەو شێوەی بکوژرێن ئیتر ئەوە پلە و پای شەهید بەدەستینە ئەوی دیکەیان گوناهی قەتلی هەڵگرت و فێرمانی کردیا لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم هەر شتێک کە ڕوویدا بڵێن قەدەر الله وما شاء فعل ئەوەی خوا تەقدیری کرد هەر ئەوە بوو هەر ئەوەش دەبی لا تقولوا لو فإن لو يفتح باب الشيطان مەڵێ ئەگەر وانە دەبوو لەبەرەوە دەرگای شەیطان لێ دەبیتەوە کەواتەوە ئەوە عەقیدەیە بڕاست ئەوەی کە ڕوویدا لەسەر چوان مەڕۆ ئەوەی لەسەر حەقە لەسەر حەقە ئەوەی لەسەر ناحەقە لەسەر ناحەقە ئەوەی کەوا لەسەر حەق کوژرا ئەزوو پاداشت ئەوەی لەسەر ناحەقە کەوا کەسێک بە ناحەق کوشتە گوناه و تاوانی خۆی هەڵدەگرێت بەڵام قەدەری خوش ئەوەل و ئەخیری ئەوها بووە دەبووە ئەوە ڕوو بدە کەواتە پێویست ناکە بە لەسەر چوان بڕۆین و ئەگەر وانە باوا دەبوو نا ئەوە عەقیدەیە قدر الله وما شاء فعل لەگەڵ ڕابردوو ئەندە مەژیەکەوە ببتەمایی خەم و خەفات نە بە عەزیمەتێکەوە قۆڵ و باسی تاعەتی لێ هەڵکە و بەرەو ڕەزامەندی خوا بڕۆ لەگەڵ ڕابردوو مەژیە وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم وليبتلي الله ما في صدوركم تاوكو أو لام عاقبته والله أعلم تاوكو لنتيجة وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم بو أحداثاني كرويدا خواي قولة تاوكو أويك لناو سينغ تان التعقيب كاتو تسلناو سينغا دڵەکان لە ناو سینگدانە کەواتە لێرە تاوکو دڵەکان تاقیب بکاتەوە لە تنگانەدا بەڕاستی ئیمانداری ڕاستەقینە و ئەوەی کەوا ڕاستەقینە نییە لێک جیادە بنەوە وەلیەبتەلی الله ما فی تاوەکو دڵەکان تاقیب بکاتەوە لە خلالی تاقیکردنەوە بەدیار دەکەون ئیمانداری ڕاستەقینە و ئەوەی کەوا ڕاستەقینە نییە وەلیمەحیص ما فی قلوبکم و تاوەکو ئەوەی لە دڵەکانە ئەوەی لە ناو دڵەکانە خوای گەورە خاوێنی بکاتەوە وەلیمەحیص ما فی قلوبکم ئیماندارە بەڵام کەم و کورتی و هەندێک پۆخڵەواتی تێدا خوای گەورە بەو ناخۆشەی کە بەسەری دادێ ئەو ئیمانەی خاوێن دەکاتەوە لە ناو دڵ وەلیمەحیص ما فی قلوبکم تاوەکو ئەوەی کە لە ناو دڵەکانتان لە ئەدران و لە پۆخڵەوات خاوێنی بکاتەوە نەبینێ بە ناخۆشی بە مەصائب کەواتە لێرەدا دووشت بازەکە وەلیەبتەلی الله ما فی صدورکم ئەوەی لە ناو سودورە چیە دڵە کەواتە تاوەکو دڵەکە تاقی بکرێتەوە ئیماندار ڕاستەقینە و هەروەغەی ڕاستەقین لێک جیابنەوە و ئەوەی لە ناو دڵەکەشە تاوەکو خاوێن بیتەوە ئەو ئیمانەی کە لە ناو دڵە ئەگەر پۆخڵەوات تێدا تاوەکو پۆخڵەواتەکە نەمینێ ئەوە هەمووی لە نەتیجەی موسیبەت هەم تاقیکردنەوەکە دەبی هەم خاوێنکردنەوەکەش دەبی والله عليم بذات الصدور الله سبحانه وتعالى ئاگادارە بذات الصدور واتە بەو ئەسرار و نهێنیانی کە لە ناو سینگدایە لە ناو دڵدایە خوای گەورە ئاگادارە بەڵام تاوەکو بە دیاریشی بێخی وەکو چەند جارە باسمان کردێ کە خوا سبحانه وتعالى ئاگاداری هەموو شتەکانە پێشی ڕوودانی بەڵام کە ڕوو دەدا لەسەر ڕوودانی شتەکان کە لە عادی واقع ڕوودەدا ئەو جەخوای گەورە سزا و پاداش داتەوە لەسەر علمی سابقی خۆی پاداش ناداتەوە والله علیم بذات الصدور خوا ئاگادارە بەو نهێنیانی کە لە ناو سینگدا لە ناو دڵدایە بەڵام لەسەر ئەوە حسابتان لەگەڵ ناکە لەسەر ئەوەی لێتان بە دیار دەکەوێت حسابتان لەگەڵ دەکا ئەو زە لە دوای ئەوە إن الذين تولوا منكم يوم التقى الجمعان إنما استزلهم الشيطان ببعض ما كسبوا ئەوانەی کە لەنگۆ هەڵاتن إن الذين تولوا منكم
لە ئیمانداران لە ڕۆژی ئوحود کە وەکوتمان زۆربەی زۆری هەڵاتن بێجگە لە ئەوانەی کەوە لەسەر چیایەکە بوون کە هاتنە خوارێ ئیتر کەشکستەکەیان بەسەرداهات زۆربەی زۆری هەڵاتن وەکو گوتمان لە کتوبی سیرەی بازکە 13 کەس لە دەوروبەری پێغەمبەرمانەوە صلی الله عليه وسلم. ئەوانەی کەوا لەنگۆ هەڵاتن لەو ڕۆژێکەوە ئیلتەقە الجەمعان ئەو دوو جەمعە بەرامبەر یەکتری بوون کاتێکەوە مسلمان و کافر جەمعی مسلمان و جەمعی کافران بەرامبەر یەکتری بوون ئەو مسلمانانەی کە هەڵاتن بە سەبەبی چ بوو؟ إنما استزلهم الشيطان لبو حسرة بهيج شتێک نەبوو إلا بسبب أو استزلهم الشيطان ببعض ما كسبوا بسبب أوي كوا شيطان ويستي زليان بيبا بسبب جناها كانيان ببعض ما كسبوا بهندق لجناها كانيان خواي جور سبحانه وتعالى دفرمي بسبب هندق لجناها كان الشيطان ويستي زليان بيبا شيطان ويستي زليان بيبا إتر دیار ئەوش بابەتێکی زۆر گرنگە یعنی شەیطان کو زەفەری پێیان برد بە سەبەبی گوناه گوناه هەوا لە ئینسان دەکا کەوا شەیطان بتوانی دەسەڵاتی بەسەردا بشتێ دیار ئەوش بابەتێکی زۆر گرنگە لێرەدا دەوەستین تاوەکو لەوانەی داهاتوو بە پشتوانی خوای گەورە بینەوە خزمەتەوە ئاتەو زیاتر باس لەو حەقەتە بکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون